بە پێویستمان زانی دوای ئەوەی کە ڕێگری کرا لە چالاکی ناڕەزایی دژ بە بردمانی دەوڵەتی تورکیا دوای ڕفاندنی خۆم و چەند چالاکوان و هاوڕێیەکەم لە شاری هەولێر کە ڕۆژی هەینی بڕیار بگرتنەوەی ناڕەزایی دژ بە بردمانی دەوڵەتی تورکیا ئەنجام بدەین بەداخەوە بانگەشەی حکوومەتی هەرێم و دەسەڵاتی سیاسی کوردی لە بارودۆخی هەستیار و مەترسیداردا بە شێوەیەکە کە داوا دەکەن هاوڵاتیان خەڵکی کوردستان لایەنە سیاسیەکان قوارەی هەرێمی کوردستان بپارێزێ و ئێمەش بەو نیەت و بەو ئامانجەوە بۆ پارێزگاری لە سەروەری خاکی هەرێم گرتبوونەوەی ناڕەزایی دژ بە هێرش و داگیرکاری دەوڵەت تورکیامان ئەنجامدا. لەو باوەڕەدا بووین کە کارە ئاسانیمان بۆ بکرێت بەڵام بەداخەوە ئەوەی کە چاوەڕوان نەکراو بوو لەلایەن هێزێکی بێشوماری ئەمنی شاری هەولێر دەوری شوێنی مەبەستیاندا بوو بە هەموو شێوەیەک ڕێگریان کرد تا ئەو چرکە ساتێک کە ئێمە ویستمان داخلی گۆڕپانی پارتشانە دەربین لە شاری هەولێر لەلایەن هێزێکی مەدەنیەوە ژمارەیان 20 بۆ 25 کەس بوو بە بەرچاوی ئەفسەر و پۆلیسی هێزی فەرمی ئەمنیەوە ڕفێنراین و دواتر ژمارەی ئەو ڕفێنراوانە بوو بە 6 کەس دوای ئەوەی ئێمەیان برد بۆ ئاسایش دواتر هەر لەلایەن ئەو هێزەی کە ئێمەیان ڕفاند بوو تەسلیم بە شورتە کراین لەوێشەوە هێڵدراینەوە تا نزیکی کاتژمێردا. مەترسی ئەوە لەسەر ئێمە هەیە بە زۆر وەکو هەموو ئەو نمونانەی لە ڕابردوو ڕوویداوە بە زۆر احترافیان پێ بکرێ بە زۆر دۆسییان بۆ دروست بکرێ و ئەوانەی کە مەبەستیانە و ئەوانەی کە لە چالاکیەکان بەشدار بووینە تێوە بگلێندرێن بە دۆسیەکە هیچ ئەسڵ و ئەساسێکی نەبێ. بەداخەوە من باوەڕم وا بوو حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لە ڕابردوو بەهۆی دەستەمۆبوون یان بەهۆی لاسەنگردنی هێزی لایەنێک بەرامبەر لایەنێک دەوڵەتی تورکیا دەرفەتی داوە دەوڵەتی تورکیا بێتە ناو خاکی هەرێم باوەڕم وابوو لەو دۆخەدا کە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو بە پشتیوانی خەڵکی کوردستان و بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی عێراقی فیدڕال بتوانن هێرش و تەدەخولەکانی دەوڵەتی تورکیا کەم بکەنەوە و ئەمە جگەل لەوەی کە وابەستەبوونی لایەنێکی سیاسی و زۆرینەی حکوومەتی هەرێم بە تورکیاوە و مانەوەیان لە ژێرسایی دەوڵەت تورکیاوە هیچ ناونیشانێشتر هەڵناگرێت و من بە پێویستی دەزانم ئاماژە بە چەند شتێک بکەم دوای ئەوەی کە ئێمە لە زیندان بووین بەداخەوە پارێزگاری هەولێر چەند تۆمەتێکی ناڕەوای هەڵبەستا بوو یەک لەو تۆمەتانە بەهۆی ئەوەی کە ئێمە بێمۆڵەت بووینە و لە ڕووی یاساییەوە ئێمە گرتبوونەوەمان ئەنجام دەدا پێویستی بە وەرگرتنی مۆڵەت نەبوو و لە خاڵێشتردا جەنابی پارێزگار ئاماژە بەوە دەکە کە ئێمە هێزێکی دەرەکی کوردی لە پشتمان بووە و هیوادارم پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەو لێدوانەی جەنابی پارێزگار بێتە دەنگ بە دەلیلی ئەوەی ئەگەر بچووکترین شیکاری بۆ لێدوانەکەی جەنابی پارێزگار بکەنەوە دەردەکەوێم کە حکوومەتی هەرێم پارێزگاری هەولێر دەسەڵاتی سیاسی کە پارتیە ڕێگری کردووە لەو چالاکوان و خۆپیشاندەرانەی لە شاری هەولێر نیەتیان هەبووە لە چالاکی لایەنێکی کوردی پشتیوانیان بووە و گوایە ئەمە ئەوە دەردەخا کە لایەنێکی کوردی دژی دەوڵەتی تورکیایە بەڵکو هەولێر و دەسەڵاتی هەولێر ڕێگرە لەوانێک کە دژی تورکیا دەوەستنەوە لە خاڵێشتر پێویستیم بەوەیە کە ئاماژە بەوە بکەم پێویستە جەنابی پارێزگاری هەولێر بە ئەرشیفی خۆی و حیزبەکەی دابچێتەوە ئاخۆ ئەو ئامار و داتایانەی سەرۆکی ئەرکانی عێراقی ئاماژەی پێکرد بە بوونی سەربازگە و بنکە و سەرباز و هەموو ئەو هاتنە پێشانەی دەوڵەتی تورکیا ئاماژەی پێکرد ئاخۆ بە ئەرشیفی خۆیان و حیزبەکەیان دابستنەوە کەی و چۆن و لەکوێدا مۆڵەت بەو هەموو هێزە دراوە.